یەکێتی هەڕەشەی کشانەوە دەکات و پارتیش دەیەوێت وردە وردە لە حکوومەت دووری بخاتەوە. ماوەی 2 مانگە بەهۆی کێشە و نیگەرانیەکانیان لە پارتی تیمی یەکێتی و بە تایبەت قوبات تاڵەبانی وەک جێگری سەرۆکی حکوومەت بەشداریان لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیراندا نەکردووە. ماوەی چەند ڕۆژێکیشە هەنگاوە ئیداریەکانی پارتی بەرامبەر بە تیمی حکومی یەکێتی ئەو حیزبەی زیاتر تووڕە و نیگەران کردووە و هەڕەشەی کشانەوەی تەواوەتی لە کابینەی نوێم دەکەن. هەرچەندە 2 وەزیری یەکێتی بەشداری لە کۆبوونەوەکانی حکوومەت دەکەن، بەڵام سەرۆکی ئەو حیزبە و خودی قوبات تاڵەبانیش باسییان لەوە کردووە بەشداری ئەو 2 وەزیرە تەنیا بۆ ئاگاداربوونە لە ناوەڕۆکی کۆبوونەوەکان و نەگەیشتنە بە بنبەستی تەواوەتی لەگەڵ پارتی. نیگەرانی و تووڕەی یەکێتی لە کابینەکەی مەسرور بارزانی گەیشتووەتە ئاستێک کە بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی ئەم حکوومەتە بە شکست خواردوو ناو ببات و لە چەند بۆنەیەکی جیاوازیشدا ئەوەی دووپات کردووەتەوە. بەڵام بەشێک لە وەزیرەکانی حیزبەکەی لە مەراسیمەکانی حکوومەت و وەزارەتەکانیاندا چەند جارێک کابینەکەی مەسرور بارزانیان بە کابینەیەکی باش و سەرکەوتوو وەسف کردووە. ئەم جیاوازیەش زیانێکی گەورەی لە هەڵوێست و قورسایی یەکێتی لە حکوومەت و تەواوی پرۆسەی سیاسی داوە، بەوەی کە ناکرێت سەرۆکی حیزبێک بە جۆرێک و وەزیرەکانی بە جۆرێکی پێچەوانە لە کابینەیەک بڕوانن کە ئێستا دەیانەوێت بە تەواوی بایکۆتی بکەن. لا بەرامبەریشدا پارتی وەک پێکهێنەری سەرەکی کابینەکە چەند هەنگاوێکی ئیداری لە دژی یەکێتی و تیمە وزاریەکەی هەڵگرتووە کە زیاتر ئەو حیزبەی تووڕە کردووە. کۆتا هەنگاویشی خانە نشینکردنی کاندیدێکی یەکێتی بوو بۆ جێگرتنەوەی بریکاری وەزیری ناوخۆ کە سەرکەوت حەسەن بوو پێش ئەوەی حیزبەکەی بە فەرمی لە جێگەی چەتۆ ساڵح دای بنێت. پارتی لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە خانە نشینی کرد و ڕێگەی نەدا پۆستەکە وەربگرێت. ئەوەش یەکێتی و خودی کاندیدەکەشی شۆک کردووە. شۆڕژ ئیسماعیل وەزیری پێشمەرگەش بەهۆی نیگەرانی کێشەکانی خۆی لەگەڵ خودی حیزبەکەی ماوەیەکە لە کارەکەی دوور کەوتوەتەوە، بەڵام بە فەرمی دەستی لە پۆستەکەی هەڵنەگرتووە و هێشتا وەزیری پێشمەرگەیە کەچی بە فەرمانێک لە ئەنجومەنی وەزیرانەوە سەرجەم دەسەڵاتەکانی درایە بریکارەکەی کە لە پشکی پارتیە، لە کاتێکدا ئەگەر هەر وەزیرێک بە هەر هۆکارێک لەم کابینەی حکوومەتی هەرێم لە کارەکەی دوور کەوتبێتەوە، ئەوە وەزیرێکی تر لە پشکی حیزبەکەی خۆی کارەکانی بە شێوەیەکی کاتی بۆ کردووە و وەزارەتەکەی بەڕێوە بردووە. ئەم دوو هەنگاوی پارتی لە ئێستادا یەکێتی زۆرتر تووڕە و نیگەران کردووە و وا دەردەکەوێت هەنگاوی ئیداری گەورەتر و کاریگەرتری بەدووادا بێت. تەنانەت ڕەنگە بەیانیەک بە فەرمانێکی ئیداری و لە ئەنجومەنی وەزیرانەوە وەزیرێکی پارتی ڕاست پێردرێت بۆ بەڕێکردنی کارەکانی جێگری سەرۆکی حکوومەت. هەموو ئەو هەنگاوانەی پارتی وا لێک دەدرێنەوە لە ماوەی داهاتوودا کشانەوەی فەرمی و یەک جارێکی یەکێتی لە حکوومەت بەدووادا بێت و کلێنی نێوان ئەو دوو هێزە سەرەکیەی پێکەنەری کابینەی نوێم زیاتر بێت. وردە وردە تەمەنە درێژکراوەکەی حکوومەت و پەرلەمانیش تێدەپەڕێت و دیار نییە قۆناغی داهاتووی هەڵبژاردن و حکومڕانی و پەیوەندیەکانی نێوانیان چۆن دەبێت.